ارتش کوردان بۆ دژایەتی پارتی وێکێتی دروست ناکرێت. پارتی وێکێتی تەواو بووبن و ئێمە ناهێڵین بۆشاییە دەسەڵات دروست بێت. بۆشاییە دەسەڵات کوشندەترین اتفاقێکە کە بۆ کورد بکەوێ. مناڵە خۆمان سەر ناوەڕین تا دڵ هاوسێکەمان و جێرانەکەمان بسووتێ بۆمان. ئێمە لەوە تێپەڕین بین پارتی وێکێتی بخەین و شۆڕش بەرامبەریان دروست بکەین. بەڵام ئێمە هەڵەی سیاسی ناکەین. ئێمە لەوە تێپەڕین بین پارتی وێکێتی بخەین و شۆڕش بەرامبەریان دروست بکەین. خەڵکە ئێمە ناڕازیە، لە فەساد ناڕازیە، لە بێعەداڵەتی ناڕازیە، لە دزی و چەپەڵی ناڕازیە، لە جەنایەت و پیاو کوشتن ناڕازیە. خەڵکی ئێمە لەم فاسڵەی چینایەتیەی وا ئێستا چینێکی من ئەستوری پارەدار دروست بووگە، نە سەرمایەدار، پارەدار. سەرمایەدار تعریفی هەست، بورژوا تعریفی هەست. ئەمانە بورژوانین، ئەمانە پارەدارن و قۆرۆغە پارەیان کردگە و قۆرۆغە دەسەڵاتیان کردگە و خەڵکێکی فەقیر. شاید ئەم خەڵکە و ئەم تووڕەیە خەڵکە بە شوێنە تۆڵە سندن بێت، بەڵام ئێمە کەسایەتی شۆڕشگێڕ سیاسی ئەم وڵاتینە. مناڵە خۆمان سەر ناوەڕین تا دڵە هاوسێکەمان و جێرانەکەمان بسووتێ بۆمان. وەکو ئەو پەندە پێشینیانە نین ئێژە هێسرەکە حەزی بە تۆپی نەخۆی و زەرەرە ساحێوەکەیسی. ئێمە حەزمان بەوە نییە لەبەر ئەوەی ڕقمانە لە پارتی وێکێتی هەموو دەسەڵاتە کورد و هەموو سەروەریە کورد و هەمووی ئەو شتەی کە تا ئیستە و بە هەل دەسی کەوتگە لە دەسی بدات. ڕابرە سیاسیش بە شوێنە دروستکردنە ئیجماع لە ناوە خەڵکەکەی خۆیان. یەکێتی دروست ئەکات، تەرازان دروست ناکات، ڕق و کینە دروست ناکات. من لە دیوێتەکانە وتگمە نەک ئەوەی کە ئێمە زۆر ئینسانی عادڵین، بەڵام ئێمە هەڵەی سیاسی ناکەین. زەمانێکیش دەسەڵاتە خەڵک لە دەستە ئێمە بێت، ئێمە ئەگەر کەسێک بگرین مجرم بێت دادگای ئەلەمی بۆ ئەکەین لە پشت شاشەکانە تەلەڤیزیۆنەوە، باشترین محامی بۆ ئەگرین، لەبەرەوەی ئەگەر بەراعەت کریا یا ئەگەر مجرم بوو خەڵکە ئێمە ئەو بڕیارەی دیبێت و دانی بە عیداڵەتەکە دانابێت تا ئێمە کەمترین خەسار لە پەیکەرە مەردمە خۆمان بین. ئەرتەشە کوردان بۆ دژایەتیە پارتی وێکێتی دروست ناکرێت. پارتی وێکێتی تەواو بووبن، تووشە مەرگە سیاسی بووبن و ئێمە ناهێڵین بۆشاییە دەسەڵات دروست بوێت. بۆشاییە دەسەڵات کوشندەترین اتفاقێکە کە بۆ کورد بکەفێ. ئێمە نایڵین بۆشاییە دەسەڵات دروست بوێت و نایڵین ئەو اتفاقی وا لە شنگال و لە کەرکووکە بەسەر خەڵکە ئێمە کەوت، لە سیویەکە ئابا بەسەر خەڵکە ئێمە کەوت دیسانەوە تکرار بێتەوە، لە ڕەوەکەی نەوەتوویەکە بەسەر خەڵکە ئێمە کەوت تکرار بێتەوە. نابێت بۆشاییە بڕیاندار، بڕیاردان، مرکزە فەرماندەهی لە بین بچێت. دە ئێمە چ ڕێگەیەکی هەبوو؟ ئێمە ڕاپەڕین بەرامبەر بە پارتی وێکێتی. پارتی وێکێتی بەم کارە خەسارێکی زیاتر لە خۆیان ئەدەن و زام زیاتر لە پەیکەرە مەردمە ئێمە ئەدەن. ئەندامەکانە پارتی وێکێتی فرەیان ئەزانن کە پارتی وێکێتی کڵەپسیان کردووە و تەواو بوون، بەڵام ئەڵتەرناتیڤێکی بەهێزیش نابینن تا بە متمانەوە بە پلە و پۆستەکەیانەوە بە تەقاعودی کە ئەیگرن و بە هەموو ژیانێک کە تەرخانیان کردگەن نەترسن لە داهاتوویان و بێن پاڵپشت ببن بەو هێزە. ئەحزاب منتەسەبە بە کوردە بێ تئۆریە کوردایەتی یا بێ تئۆریە ناسیۆنالیزمە کوردی تەمام بوو.